بینەرانی یازی سڵاوتان لەبێت بەڕێزان لە ئەڵلقەکانی ڕابردوودا ئاماژەیەکمان بە مێژووی سەرهەڵدان و هۆکارەکانی دروستبوونی ڕوتی ئیسلامی سیاسی و جوڵانەوەی چەکداری ئیسلامی سیاسی لە کوردستان کرد لە خۆناغەدا. لە ئەڵلقەی سێمی دیدارەکەماندا باز لە پەیوەندیەکانی بزوتنەوەی ئیسلامی بە هێز و لایەنە کوردیەکان و پەیوەندیە دەرەکیەکان و هۆکاری بەشداری بزوتنەوە لە شەڕ ناوخۆیەکان و دەستگیرکردنی مامۆستا مەلا عوسمان و دەستێوەردانەکانی ئێران و چۆنێتی دروستبوون و سەرهەڵدانی ڕەوت و باڵا ناو بزوتنەوە و جیاونەوەی کۆمەڵی ئیسلامی و دروستبوونی جوندول ئیسلام و پەیوەندیەکانی نێوان کۆمەڵ و ئەنسار و جوندول ئیسلام و کێشەکانی دواتر بەردەوامی و درێژە دەدەین بە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ تەواوکردنی ئەم تەوەرانە. مامۆستا گیان دیسانەوە بەخێربێ بۆ بەرنامەکە خۆشحاڵ بن بە ئامادە بوونت. مامۆستا گیان ئێمە لە ئەڵلقەکانی ڕابردووە ئەوەندەی پێڕاگەشتین باسێکمان لە مێژووی سەرهەڵدانی ڕەوتە ئیسلامیەکان کرد لە کوردستان. لەم ئەڵلقەیەدا تەرکیزی زیاتر هەڵوێستی زیاتر لەسەر بارودۆخی ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی کە ئەو کات بەڕێستان وەک ئەندامی مەکتەبی سیاسی و وەک ئەندامی سەرکردایەتی و وەک کارکتەرێکی سیاسی دیارە ناو ئەو بزوتنەوەیە کارتان کردووە. ئەمەوێ لەسەر پەیوەندیەکانی بزوتنەوە هەندێک پرسیارت لێ بکەم. ئەو کات پەیوەندی نێوخۆیەکانی بزوتنەوە لەگەڵ لایەنە کوردیەکان چۆن بوو؟ دەوتری ئێوە لە ساڵی هەشتاکان سێ ڕێکەوتنامەتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات و حیزبی سۆسیالیستی ئەو کات ئیمزا کردووە. ئایا ڕێکەوتنەکانی ئێوە لەسەر چ بنەمایەک بوو ئەو کات لەگەڵ لایەنە کوردیەکان؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. سرتاي پەیوەندی نێوان ئەو ڕەوتە ئیسلامیە کە لە سەرەتاوە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو، پاشان لە ساڵی 1970 ناوەکەی گۆڕرا بۆ بزوتنەوەی ئیسلامی و پێشتر باسم کرد. سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 85-66 کە ئەو کاتە یەکەمین شاندی باڵای بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە مامۆستا مەلا عەلی بیارە کە شەهید بوو بە ڕەحمەتی خوا چوو لە ساڵی 1970دا و مامۆستا مەحموودی ئازادی بە وەکو شاندی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دەچن بۆ لای جەنابی مام جەلال و ڕێکەوتنامەیەکی لەگەڵدا دەکەن کە وا پێدەچێت زیاتر ڕێکەوتنامەیەکی زارەکی و شەفەیی بوو بێ. بەڵام لێرە دەمێ بەڕاستی کە فەیسەڵ ئاماژە بکەم بە ڕاستیەکی گرنگ ئەویش ئەوەیە کە زۆر جار کە باسی مێژووی بزوتنەوەی ئیسلامی دەکرێت باسی ساڵی 1970 زاینی دەکرێت. بەڵێ زۆربەی سەرچاوەکان بەو شێوەیە لە ڕاستیدا ئەوە نادیدەگرتنی کۆمەڵێک ڕاستی مێژووی حاشا هەڵنەگرە و نکۆڵیکردنە لە مێژوویەکی پڕشنگدار کە کۆمەڵی خەڵکی تێدا شەهید بووەوە، کۆمەڵی گۆڕانکاری گەورەی تێدا بووە. کەواتە ڕاستیەکەی چۆنە؟ ئەوایە بە کورتی کە لە ساڵانی پێشتر باسم کرد 1970-1970دا کاکڵەیەکی ڕێکخراوەی دروست دەبێت لە سلێمانی، پاشان دەپەڕێتەوە بۆ هەولێر و بۆ شارەکانی دیکە، دیارە وەکو ڕێخستنێکی نهێنی. پاشان ئەو ڕێخستنە نهێنیە کە من خۆم تێیدا ئامادە بووم میشێم لە کاراکتەرەکانی لە ساڵی 1970 ئێمە کۆبوونەوەیەکمان کرد جەنابی مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها بابی مامۆستا مەلا سەڵاحەدین بەهاءەدین ئەو کاتەوە کوڕیشپی بوو، لە یادم نییە ناومان لێ نابێ ڕابەری گشتی، بەڵام ئەو کوڕیشپی و براگەورەیەک تەماشا دەکرا کە ئەو کۆبوونەوە لە هەڵەبجە بوو لە ساڵی 1970 زاینی. کا کامیلی حاجی علی بوو، کا مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی بوو، کا حەسەنی حەمە خالید بوو، خەڵکێکی دیکەش بوون. پاشان ئەو ڕێکخستنە نهێنیە وردەوردە کۆش دەکەن بۆ ئێران دوای ئەوەی کە مەترسی دەکەوێتە سەریان بە چوونی مامۆستا مەلا شێخ محەممەدی بەرزنجی لە ساڵی 1970 مامۆستا شێخ محەممەد هەڵدەبژێردرێ بە ڕابەری گشتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی. کەواتە پێش مامۆستا مەلا عوسمان ئێوە ڕابەری جارێ ئەو مامۆستا مەلا محەممەدی مەلا بووە بەها هەبوو ئەوە یەک، پاشان مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی وەکو یەکەمین ڕابەری گشتی معلەن هەڵدەبژێردرێ و دوای ساڵێک واتە مامۆستا شێخ محەممەد لە ساڵی کۆتایی 84-85 تا ئەو کاتە ڕابەری گشتی دەبێت لە ساڵی 1986 کە مامۆستا شێخ لەطیفی واژەیی هەزار ڕەحمەتی لێ بێویش بە ڕەحمەتی خوا چووە لە ساڵی 1992 بە ڕووداوی سیارە کە مامۆستا شێخ عەبدولەطیفی واژەیی دەچێت بۆ دەرێ مامۆستا شێخ محەممەد شوێنەکەی خۆی بۆ ئەو چۆڵ دەکات بەبێ ئەوەی کە هیچ فشارێکی لەسەر بێ وەکو بیستومە
چکە زۆرجار باز دەکرێت دەستا و دەستکردنی دەسەڵات لە نێو ئیسلامیەکاندا دەستا و دەستی دەسەڵات زۆر بە شێوەیەکی سەلیس و زۆر بە شێوەیەکی لەبار و بێگرێ و گۆڵ و گرفت بووە. دوایی لە ساڵی 1970 کە مامۆستا مەلا عوثمان و مامۆستا مەلا عەلی برای و مامۆستا مەلا عومەر بە ڕەحمەتی کە هەمویان بە ڕەحمەتی خوا چوون خوالیان خۆش بێ لەگەڵ مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود و کۆمەڵی مامۆستای دیکەی ناوچەی شارە زۆر و ئێمە ومانانیش لە ناوچەی پشدەر و بیتوێنەوە کۆچمان کرد ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی گۆڕدرا بۆ بزوتنەوەی ئیسلامی و مامۆستا مەلا عوثمانیش وەکو سین و تەمەن و پێگەی لە نێو مامۆستایەکاندا مامۆستا شێمحۆ شوێنەکەی خۆی چۆڵ دەکات بۆ مامۆستا مەلا عوثمان ئەو دەبێتە چوارەمین ڕابەر ئەمجا بۆ زانیاری جەنابیش تو هەمولایەکیش ئێمە یەکەمین شەهیدمان شەهیدی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی سێ کەس بوون شەهید تاهر کە پور زای مامۆستا عەبدوڕەحمانی نەوڕەسیە لەگەڵ بەختیاری کوڕی لەگەڵ شەهید ئازاد بەرزنجی هەرسێکیان لە شاری مەریوان بە بۆمبابارانی فڕۆکەکانی بەعەس لە 85 ئێمە سێ شەهیدمان داوە پاشان لە ساڵی 86 سێ شەهیدی دیکەمان دەبن لە ناوچەی پێنجوێن لە گوندی دێگەڵ کە مەفرەزەیەکی ئێمە دەبن و دوایی یەکێتی نیشتیمانی دەوریان دەدەن و الحاصل سێ کەسیان لێ شەهید دەکەن شەهید عەلی سیوەیدی لەگەڵ شەهید فاڕۆق لەگەڵ شەهید شێخ تاها کەواتە جارێ پێش ئەوەی بزوتنەوەی ئیسلامی و بەنای بزوتنەوەی ئیسلامی کار ئێمە جارێ دوو پۆلە شەهیدمان بووە و سێ ڕابەر گۆڕدراون لەبەرەوە کەواتە ئەو مێژووی کە ئەڵێ بزوتنەوەی ئیسلامی حیزبی دایکە و هەندێک جار بە دارولخەلافە ناوەبرێ لە ڕاستی پێشوانی واقعات چونکە خۆ جەنای مامۆستا مەلا عوثمان و ئەوان کە هاتنە لێو واقعەکەەوە کە بریتی لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بەڵام دوایی لە کۆنگرەیەکدا لە کۆبوونەوەیەکدا کە دەتوانم بڵم زیاتر من لەوێ نەبووم بەڵام من وەک پێشنیارێک بۆ جەنای مامۆستا مەلا عوثمان و ئانم نار بوو گوتم لە هەموو دنیا دەگوترێ بزوتنەوەی ئیسلامی ملیمی سەد بزوتنەوەی ئیسلامی سوودان بزوتنەوەی ئیسلامی کوێ ئێمەش با بڵێن بزوتنەوەی ئیسلامی وشەی پەیوەندیەکەی لێ بێتەوە واتە ئێمە بەس وشەی پەیوەندیمان لێ کردەوە ئەگەر نا سێ هێزی سەرەکی هەبوون ئەو کاتە هێزی فاڕۆق هێزی خالید هێزی ئیمام شافعی هێزی شافعی لە ناوچەی خۆشناوەتی هەولێر بوو هێزی خالید و هێزی فاڕۆق زیاتر لە دەڤەری سلێمانی و ناوچەی هەورامانات و ئەوانە بوون لە قەرەداغ بنکە و بارەگا هەبوو لە برالە هەبوو لە بۆسکان هەبوو لە مەلەکانی ناوچەی خۆشناوەتی و هەولێر هەبوو ئەوە جارێ ئێستا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەردیار نییە بزوتنەوەی ئیسلامی واتە وەکو ئەو ناوە دیار نییە ئەو هێزانە سێ هێزی سەرەکی بن هێزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوون و لەشکری قورئان هەبوو کە یەکەمین فەرماندەی سەربازی یاخود بەرپرسی لەشکری قورئان مامۆستا عەبدوڕەحمانی نەوڕەسی بوو دوای مامۆستا مەلا عەلی بیارە بوو دوای مامۆستا مەلا مەحموودی ئازادی کە وەکو بیرەوەرێکی خۆش ئەمڕۆ پەیوەندی تەلەفۆنی قسەم لەگەڵدا کرد گوتی کە منیاندانا بە بەرپرسی لەشکری قورئان واتە باڵە سەربازەکەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی گوتی لە مزگەوتێک کۆنگرەمان کرد چوومە گۆشەی مزگەوتەکەەوە گریام لیان پرسیم بۆ دەگری گوتم وڵایەوە حەدیسەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ئیذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة هەر کاتێک کار بە غەیری خەڵکی شایستەی خۆی چاوەڕێی قیامەتی بکە ئەم کارەی ئێمە بەرەو قیامەت دەچێت کە من و فەرماندەیەتی سەربازیان نەگوت و ئەلبەتە خەڵکی ئێمە ئەوە لە بەرپرسیارەتی ڕای دەکرد زاهید بوون لە بەرپرسیارەتی مامۆستا مەلا محمودی ئازادی کە ئێستا تەبعاً بەرپرسی مەکتەبی زانانی کۆمەڵی ئیسلامیە زۆر باشە مامۆستا گیان ڕوونکردنەوەیەکی باشە ئەمە لە ڕووی مێژوویەوە بەڵام ئەگەر بچینەوە سەر پەیوەندیەکان بەڵێ پێم خۆشە باز لەو پەیوەندی کاولان و ڕاژان و گوێزیە بکەی لەگەڵ پارتی و سۆسیالیست و یەکێتی باش سێ ڕێکەوتنامەی گرنگ بکەیەوە ئیمزاتان کرد ڕاستە پرسیاری ئەوم کرد کە لەسەر چ بنەمایەک ئەم ڕێکەوتنانە کرا لەو کاتەیە ئەو ڕێکەوتنانە لە ڕاستیدا ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی کە پێشتر باسم کرد ئێمە ئەوە نەبوو لە ڕووی بەرنامەی فیکری و سیاسیەوە هەمان لە بۆتەی ڕێخستنێکدا داڕێژرابین ئەوانە بەڵام وەکو مسلمانە توێکی فیتری و هەر کەسە بە هەڵگری فیکر و جۆری تێگەیشتنی خۆی بەڵام ئەوە کۆی کردبووینەوە کە بەرگری دەکەین لە مەزڵومیەتی میلەتەکەمان و دژی ڕژێمی بەعەز و لەژێر بەیداغی ئیسلامدا ئێمە خەبات و جیهادی نەتەوەیی خۆمان دەکەین دیفاع لە میلەتی مەزڵومی خۆمان دەکەین ئێمە دەمانزانی کە ناگونجێ لەگەڵ هێزەکانی دیکەی کە هاوخەباتمان ناگونجێ تەبا نەبین ناگونجێ پێکەوە هاوکار نەبین بەتابێت کەوان لە پێش ئێمەدا لە مەیدانەکەدا بوون دیارە پێش یەکێتی پارتی بووە دوای ئەو بوو کە یەکێتی دروست بوو شوعی بووە زوتنەوەی سۆسیالیست بووە پاسۆک هەبوون
لەبەرەوە ئێمە هەر لەو منتەڵەقەوە کە دەبێت تەبابین ئێمە یەک دژمنی هاوبەشمان هەیە بەڵام بەڕێ جیاجیادا بەرەوەیەک ئامانج دەچین وەکو کوردەواری خۆمان دڵ هەموو ڕێدەچنەوە بانێ یا هەموو ئاو لە کەندا و کۆ دەبنەوە ئێمەش هەمومان بەڵێ ئێمە ئیسلامین و ئەو عالمانی و ئەو چەپی و ئەو لای ڕاست دەگرێ و ئەو چییە هەتا یەکێتی نیشتمانی خۆشی لەنێ خۆیدا سێ باڵ بوو خەتی گشتی و شۆڕە ژێران و کۆمەڵە بەڵام یەک ئامانج ئێمەی کوردە کۆ دەکردەوە کە بەرگریە لە میلەتەکەی خۆمان لە مافەزەوتکراوەکانی لە ئازادیەکانی و ڕاوەستانە لە دژی ڕژێمێکی دیکتاتۆری خۆسەپێندا ئەو قەنەعەتە پاڵی پێوەنین کە ئێمە دەست پێشخەری بکەین وفعلا دەست پێشخەریمان کردووە من لەگەڵ هەر سێ شاندەکە بووم ئەو کاتە لاما بەجارێ من نەبوو بووم ئەندامی مەکتەبی سیاسی ئەندامی سەرکردایەتی بزوتنەوە ئیسلامی بووم ئەوە بوو کە سەرەتا چوین لەگەڵ برادرانی یەکێتی لە گوێزێ کە ئێستاش لە یادمە کە جەنابی کاک دکتۆر فواد معسووم بوو کاک ئاوات عەبدولغەفور بوو مامۆستا نازم دەباغ بوو ئەوانە بوون کێمە لەگەڵیان دانیشتین ئێمەش جەنابی مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز بۆ ڕەحمەت بێ مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بوو ئەوەی بێتەوە یادم بەندە بوو لەگەڵ کاک سەید نەجمەدینی هەڵەبجەی نازانم کێی کەشمان دەگەڵدا بوو بە هەر حاڵ ئێمەش 4-5 بووین مرونەتی ئەوان چۆن بوو کاتێک دانیشتن مرونەتیان باش بوو ڕێزیان لێگرتین بەڕاستی و قسەی زۆر ڕوون و ڕاشکامان بەیەکەوە کرد لە بینی خۆماندا ئیتیفاقمان نووسی کە ئێمەش هێزێکی کوردستانین و ئێمەش هەمومان هاو ئامانجین بەڵام ئێمە ئیسلامین و بەڕێی ئیسلامدا و ئەوان باسی ئەوەشیان کرد کە بەڕاستی فراغ و بۆشایەک هەبوو لە خەباتی ڕزگاری خوازیونەتەوەیەتی کووردا ئێوە ئەو فراغ و بۆشایە دەبێت پڕکەنەوە دوای ئەوان ئەوە بۆ ئێمە چوین لە کاولان لەگەڵ برادرانی سۆشیالیست دانیشتین ئەو کاتە کاک ڕسوومەمەند بوو بە ڕەحمەت بێ کاک دکتۆر مامۆستا سەعد بوو خاڵە سەید کاکە بوو ئەو سیانە بوو نازام چی دیکەش بوو ئێمەش هەر ئەو شاندەی پێشێ چوین لەگەڵ ئەوان دانیشتین نازام گەیشتێک کەم و زیادی کردبێ گرنگەوە من لەوەشدا بووم دوای ئەوان چوین لە ڕاژان لەگەڵ برادرانی پارتی دانیشتین کە لەو شاندەی بۆ لای پارتی چوین مامۆستا مەلا عەلی بیارەش بوو بە ڕەحمەت بێ چونکە ماوەیەک دوای ئەوە شەهید بوو مامۆستا مەلا عەلی بیارە کە ئەو کاتە بەرپرسی مەکتەبی عەسکەریمان بوو ئێمە چوین ئەو کات لەگەڵ جەنابی کاک مەسعود دانیشتین بۆی بێتەوە یادم کە عەلی عەبدوڵڵا بوو کاک فازڵی میرانی بوو نازانم چی دیکەش بوو لە برادرانی پارتی کاک ئازاد بەرواری بوو نەبوو ئەوانیش ئەو سێ چوارەکەم لە یادە لەگەڵ هەر سێکیاندا قسەی زۆر تەبایانە و دۆستانە و ئەوانی ژۆکو ئێمە پەرۆشی خۆیان دەربڕی کە پێما خۆشە ئێوەش هەبن و بەیەکەوە هاوکار بین و تەبابین و ئەو کاتەش خەریکی ئەوە بوو کە بیرۆکەی بەرەی کوردستانی گەڵاڵە دەبوو ئەو بوو کە لامەبێ لە ساڵی 1970دا بەرەی کوردستانی پێک هاتوو دیار ئێمە لە دەرەوەی بەرەی کوردستانی بوون بەڵام لەگەڵ بەرەی کوردستانی هەموو لایەنەکانی بەرەی کوردستانیدا بە حیزبی شووعی و بە هەموو لایەنەکانی دیکەشەوە پارتیگەلی و پاسۆک و پەیوەندیمان هەبوو پەیوەندی سیاسی و هەموو شۆمان هەبوو زۆر باشە دواتر چنە سەر مەسەلەی بەرەی کوردستانی ئێستا بەر لەو بەروارە پێم وابێ ئێوە لە برادرانی یەکێتی داواتان لێکن کە ئەو ناوچانە چۆڵ بکەن لە دوای نازانم پێش ئەم ڕێکەوتنیە دوای ئەو ڕێکەوتنیە ئەوە بە پرسیارێک دێمەلات ماوەی 24 کاتژمێردانین بۆ ئێوە کە ئەبێ ئەو سنوورانە چۆڵکەن دواتر ئێوە چۆڵی ناکەن و 24کە ئەکرێت بە 48 کاتژمێر و چی ڕۆیە ینی هۆکاری بۆچی داوای نەکرد کە ئێوە چۆڵی بکەن ئەمە پێش ئەو ڕێکەوتنی گوێزیە بوو یا دوای ڕێکەوتنەکە دوای ڕێکەوتنەکەی گوێزیە بوو ڕێکەوتنەکەی گوێزی لە 1970 بوو ئەو ڕووداوی جەناب باسی دەکەی لە ساڵی 1970 بوو دوای ئێمە لە خدراوە بووین یەکێتی نیشتیمانیش لە دۆڵی نێوزەنگ و قاسمەڕەش و زەڵێ و ئەوە بوون ئێمە بنکەیەکمان هەبوو لە نۆکان بەرامبەری شوێنێ و قاسمەڕەش و ئەوە و خەڵک دەهات بۆ لای ئێمە خەڵکی ناوچەکە دڵیان پێمان خۆش بوو برادرانی یەکێتی پێشێ تەوان هیچ مشکلەمان نەبوو بەڕاستی لەگەڵ هەمویان هاموو شۆمان هەبوو دیدارمان هەبوو دادەنیشتین بەڵام دوایی دیار بوو بەبوونمان قەڵز بوون کە تەماشان کە خەڵک دێ بۆ لامان ڕەنگە هەستیشان کردبێ هێندێک لە پێشمەرگەکانی ئەوان لەژێر کاریگەری ئێمەدا دەبن ئەوە بوو کە ئێمەیان ئینذار کرد ئێمەیان ئاگادار کردەوە کە دەبێ بۆ ماوەی 24 ساعتیکە چۆڵیکەن ئەم ناوچەیە ئێمەش دیارە وەڵامماندانەوە کە تەفسیلاتێکی هەیە مامۆستا حەسەن بابەکر لە کتێبی هەورازوونیشەوەدا باسی کردووە من ڕەنگە لە یادداشتەکانی خۆم دەباسی کەم بە وردی چکە وردەکاری هەیە ئەوە بوو کە ئەوان من نامەیەکم نووسی ئێستا ئەمێ پرسیاری هەو نامەیە بکەم بەڵێ لەو ساتە وەختەیە کە ئێوە لە گفتوگۆ بوون چۆڵی ئەکەن یا چۆڵی ناکەن دەوترێت مامۆستا عەلی باپیر نامەیەک بۆ مامزەلا لە نێرێت بەڵێ پێشەشی نامەکە
بەم شێوەیە دەست پێکە سەلام على من اتبع الهدى ئەو کۆتایی نامەکەیە نازان پێشێکی یا کۆتاییە ئەوترێ ئەم پەرەگرافە ئەم دێڕە تەفسیری خراپی بۆ کرێ بۆی کە ئەمە هەمان ئەو قسەیە کە موسا بە فیرعەون یوتووە ئەو حاڵەتە چۆن بۆ ئەگەر بژێر ئەوە ڕاستەوا بوو من دوایەوە کەوان ئێمان ئینزار کرد کە دەبێت بۆ ماوەی 4 ساعت مۆڵەتیان بۆ دانان کە دەبێت چۆڵیکەن ئێمە گوتمان ئێمە پێک و ئیتیفاقیەمان هەیە و پاشان ئێمە چیمان کردووە هەر هیچ پاساوێکی بۆچی چۆڵیکەین ئێمەش هێزێکین لەگەڵ ئێوەدا هاوخەباتین هاوسەنگەرین و پاشان ئێمەش دژی ڕژەین باسین و پاشان ئێمەش قوربانیمان داوە لە زیندانەکانی ڕژێمدا لە بەرەکانی جەنگدا بۆچی چۆڵیکەین هیچ شتێکی نوێ ڕووی نەداوە گومرکیشتان وەرناگەر بڵین لەبەر گومرکە بوو هی گومرکی ماوە نەدەگەر ئێمە هەر پێمان حەڵال نەبوو بە هەر حاڵ ئەو کاتێکە حەسەن کوێستانی لێ بووە ئەو بەرپرس بووە تەمانوی نامەیەک دەنووسێ بۆ جەنای مامەسا مەلا عوسمان تەمان نامەکە هات بۆ ئێمە تەماشای نامەکەمان کرد گوتمان بۆی بزانین چی تێچ مامەسا مەلا عوسمان لە سنە بوو لە خدراوە بووین تەماشای نامەکەمان کرد وگوڵی هەڕەشەی تێدا بوو ئێمەش دوایی بە هەر حاڵ وەڵامی نامەکەمان دایەوە فعلا لە دوا ڕستەی نامەکەم ئەوە بوو کە والسلام على من اتبع الهدى من بشوي منطقي نسيبهم كإما هيزي شي كردستانين وبلقال إيوه دا اتفاقية مان هي لقال هم هيزا كاني كذا ركوتن مان هي وكردستان صاحي هم ولايك ورجين بعض دجمني هاو بشي هم ولايك وكسيش مان زيادنين لدفاع كردن لقالي كرد ملتي كرد أو دم مظلوم هم مان باش مان بو هي هم لسر مان بيست دفاع إليه وكين إيسا خو إما زيادنين وهيش زيادش مان نكرد واتفاق مان بيكو هي وهيش حق تانية داوای لێمە بکەن ئەو منتیقانە چۆڵکەن ومە چۆڵیشی ناکەین بە هەر حاڵ 24 ساعت بوو بە 48 ساعت و دوایی ئەوە بوو کە مامەسا مەلا عوسمان بەڕەحمەت بێ نامەیەک دەنووسێ بۆ جەنای مام جەلال و کە تەمانیش برا گەورەی ئێمە بوو ڕابەری ئێمە بوو ئیدی بە هەر حاڵ ناوەکەی مامەسا مەلا عوسمان وایە کە وەکو بڵی جۆرێک لە ڕازیکردنی جەنابی مام جەلال لەسەرەوە کە کێشە نەبێ ئێمەش پێمان وا بوو کە بڵێ نێچێتی و کاتە زوڵممان لێ دەکەن بەڕاستی بۆیە کاردانەوەکەمان تون بوو لێک دامەزراین ماوەی دوسێ شەو ڕۆژ دوای ئەوە بوو لەسەر ئەوە ڕێکەوتن کە ئێمە ئەوێت چۆڵکەین ئێمە ئەو هێزی حەمزە هێزێکی دیکە بچێتەوێ کە وەکو بڵێ یەکێتی ئەوەندە پیان قەڵس نەبن و منی جۆرێک لە عقوبە درام جەنای مامەسا عوسمان و کاتە گوتی 6 مانگ فڵان کەسەوە تەجمید دەکرێت بە زیارە من هەر لەناو پێشمەرگە بووم چون من ماڵم هەمیشە هەر لە شوێ پێشمەرگە بووم لە بنکە و بارگام لە شوێ ماڵم ناڵشم هەر لێوە من هەر لە خدراوە بووم خۆشم هەر لە ناویاندا بووم بەڵام بە هەر حاڵ ئەوە بوو ئیدی ئەو کێشەیە ئەوە بۆ شێوێ سەرینڕایە و کۆتایی پێهێنرا زۆر باشە دوایی تەمان لەگەڵ جەنای مام جەلال ئەمە دوای دیدار و هەموو شۆشتمان بوو و ئەو شتە وەکو دەڵێ عەفە الله عەما سەلەفی لێکرا لاپەڕێکی تازە هەڵدرا ئەوترێ لە هەشتاکانە ئێوە پەیوەندیێکی تون و چۆڵتان هەبوو وەک بژوتنەوە لەگەڵ حیزبی داوا ئەو پەیوەندیە چۆن بوو هەشتا و چەند لە هەشتاکان بۆ نەوەدەکان لەو ئەمن پێم شک نایە پەیوەندی تون و تۆڵ بوو بێ بەڵام ئەوەندەی کە ئێمە دەچوین بۆ تاران هەم محەممەد باقر حەکیممان دەبینی وەکو ڕئیسی مەجلیسی ئاعلا هەم برادرانی حیزبی داعوامان دەبینی تەمەن حیزبی داعوا بڕۆیان بە قیادەی تاچی نەبوو تەماشەمە کە ئێستا کاگنووری مالیکی تاگڕەوانە کار دەکە ئەو کاتە بڕوان بە قیادەی جەماعی هەبوو عەلی الئەدیب هەبوو لەوێ خەڵکی دیکەیان هەبوو دەمان بینین ئێمە داوەتیان دەکردین داوەتمان دەکردن دکتۆری بڕاهیم جەعفەریمان دەبینی جارجار کاگنووری مالیکی کە بوو ئیسرایان پێدەگوت جارجار هەموو شوێی دەکرد بەڵام زیاتر لە سووریا بوو هەموو شو یەکتربینینمان هەبوو لەگەڵ ئەوانیش و لەگەڵ مەجلیسی ئاعلا و لەگەڵ خەڵکی دیکەش هەبوو لایانی دیکەش هەبوون هی عراقی شیعی بەڵام پێم شک نایە پەیوەندیی زۆر تونند و تۆڵ و بەس ئەوەندە هی ئەوان پێویستیان بە هاوکاری ئێمە و هاوکاری لایەنە کوردستانیەکانی دیکەش هەبوو کە دەهاتنە خوار بۆ چالاکی بکەن لە دژی ڕژێم لە بنکە و بارەگاکانی هێزە کوردستانەکان دەحەوانەوە خزمەتیان دەکرا و هاوکاریان دەکرا و دەستیان دەگیرا ڕێیان پێشان دەدرا باش لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێران شۆڕشی گەلانی ئێران پەیوەندی بزوتنەوە ئەو کات لەگەڵ ئێران چۆن بوو ئایا پەیوەندیکی سیاسی و شەرعی بوو یاخود پەیوەندیکی تایبەت بوو یا با بڵێن قەت ئێوە لە پەیوەندیکردتان لەگەڵ ئێران دژی بەرژەوەندی کورد ئەم پەیوەندیتان بەکارهێناوە هەرگیز وڵی کاکە فەیسەڵ ئەوەی کە من ئاگادارم و
وبيقينیشەوە دەیڵێم ینی لە ڕاستی ئەوەی کە من ئاگادارم نە و مامەسانش کە بوون بەڕاستی لە سەری ئەوە بوون کە لە پێناوی بەرژەوەندی تایبەت و بەرژەوەندی حیزبی زیاتر ناشتی وان نەبووە لە ڕاستیدا پاشان ئێمە ئەسڵەن لە دوای هێزە کوردستانەکانی دیکەوە بووین بۆ پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەوان زیاتر هاوکاری دەکران بە چەک بە پارە پەیوەندی دیبلۆماسییان بەقووەتر بوو و کاتێک کە دەچوون بۆ تاران لە ئاسی بەرزتردا پێشوازی دەکران ینی لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی پەیوەندی ئەوان بەهێزتر بوو و لە ڕووی مێژوویشەوە زیاتر بوو و هاوکاری ئەوانی بۆ کۆماری ئیسلامی زیاتر بوو چونکە ئێمە هەم وەکو حەزم و قەبارەی خۆمان هەم وەکو هەندی قەناعاتی ئیسلامی خۆمان ڕێی نەدەداین بۆ وێنەمە زۆر کێشەمان دەبوو دیانگو پێمان خۆش ڕستمێکی ئیمام خۆمینی هەڵواسنەوە قەناعەتمان بەوە نەبوو نەشمان دەکرد پاشان لەسەرەوە کە پازدار لەگەڵ خۆمان بەرین و هاوکاریان بکەین وەک چۆن ئەوان داگومەش هاوکاریەوە دەکەین پێشتر باسم کرد کە ئێمە قەناعەتمان بۆ شتانە نەبوو لە ڕاستیداوە هیچی ڕاست نییە بەڵام ئەوە ڕەنگە ئەو شوبهانە لەوەوە هاتبن کە ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی ئەوان وەکو کۆماری ئیسلامی ڕەنگە گوتبێتیان ئەوە هەر یەکجاری هەمووشتان پێکەوە لە ڕاستیدا ئەوانە بوو ئێمە زۆر زاگلەیمان لێ دەکردن لە برادرانی کۆماری ئیسلامی دەمانگو بۆچی بە ئەندازەی یاخود قەیناکە لە قەدەر خۆمان هاوکاریی باشی ئێمەش بکەن نەک بە ئەندازی پارتیوێشەتی و لایەنەکانی دیکە کە هاوکاری باش دەکەرانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەڵام ئێوە تۆمەتبارن بە تەسلیمکردنی حەو پێشمەرگەی حیزبی دیموکرات بە ئێران کە ئەو کات تۆ پێم وابێ ئەندامی سەرکردایەتی یا ئەندامی مەکتەبی سیاسی و ئەنوەر عەنەبی بەرپرسی هێزەکانی بزوتنەوە بووە ئەم قسەیە چەند ڕاستە دەوترێ ئێوە حیزبی دیموکرات داوای یاسایی لەسەر تۆمار کردوون ئەگەر ئەمە ڕوویاوە ئەو داوای بەکوێ گەشت ئەوەی من ناتوانم شتێک کە ڕوویدا بێن کۆڕی لێ بکەم ئەوە بووە بەڵام ئێمە ئەگەمە لێ نەبووە من خۆم ئەو ئەندای مەکتەبی سیاسیمەوە لە نەوەتەکان بوو بەڵێ مەبەستم کە پرسیاری ئەوم کرد ڕەنگە لە نەوەتەکان لە 96 بوو بەڵێ 6 بوو لە ڕاستیدا ئێمە بیستمان بەڵام تۆ چەند ئاگادار بووی پرست پێکراوە ڕاوێژت پێکرا مەشاری هێندە ئەوەگەر کرابێت تەسەڕفی شخصی بۆ من ناژڵم چێ بۆ چێ نەبووە بەڕاستیەوە وەگەر داواش قەید کرابێ و کاتە گەر دیکۆمنتی و بەڵگەیەک هەبێ دەبێت ئەوە پسەلمێنێ داخوا چێ لە پشت ئەو قەزیە بووە بەڵام وەکو سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات و مەکتەبی سیاسی ئەم بە تەحەداوە دەڵم شتێکی وا باز نەکراوە ئەی دەگەر کرابێت تەسەڕفێکی شخصی بووە وەگە لە بەرامبەر شتێکدا کە هەر دیسان بە شخصی ڕەنگە ئیسیفادەیەکی لێکرابێ وەکو گوتم ئەگەر ئەو تەڕەفەش داوا قەیدکەن شتێکی باشە زیاتر حقیقەتی شتەکە ڕوون دەبێتەوە مامۆستا عەلی چۆن ئاگاداربوونیەوە تۆ ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزبێک ئاگاداری حاڵەتێکی ئەوانە بێت دەڵێم ئەو کات چی ڕابەری بزوتنەوەی ئەو کاتە مامۆستا مەلا عوسمان بوو بەڕەحمەت بێ مامۆستا مەلا عەلیش بەڕەحمەت بێ و جێگر بوو ئێمەش مەکتەبی سیاسی بووین من دەڵم ئەو شتە نە لە مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی باس نەکراوە وەکو چۆن دوای خەڵک بیستمی بیستمان کە حەوت پێشمەرگەی دیموکرات تەسلیم کراون چێ بوو چۆن بوو لە بەرامبەر چیدا بوو بۆ چێکرا لە ڕاستیدا نە پرسمان پێکراوە نە ئاگامان لێ بوو نە ڕازیش بووین ئەستان ئێمە گلەیمان لێکراوە زۆر جار ئەها خەڵکی دیکە شتمان بۆ دەکا ئێوە هیچ ئامادەنین هاوکاریمان بکەن دەماگوم بەڵ ڕاستە لە ڕاستیدا ئێمە عەقیدەمان ڕێمان نادا ئێمە نەکەرەوە کاک فەیسەڵ هەموو کەس دەزانێت کە کاتی خۆی لە 92 ئەوانە پارتیوێکێتی شەڕی پەکەکەیان کرد دواتریش ئێمە خۆ هەموو کەس دەزانێت ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی هێزێکی گەورەی چەکدار بووین نەمان کرد و من ئەو کاتە وتارمدا لە مزگەوتی گەورەی چوار قوڕمە گوتم من پەکەکە بە نوێنەری میلەتێکی مەزڵوم دەزانم بە بەشێک لە میلەتی کورد کە مەزڵومە لە تورکیا دینم ڕێم نادا دژی برا مەزڵومەکەی خۆم بم ئەگەر هەڵەیەکیشی هەبێ کە شتێکیش دەبێت بە دیالۆگ سەری بکەین و ئێمە ئەو هەڵوێستەی پارتیوێکێتیمان پێ هەڵەیە و پێم وایە کە هەڵەش بوو و دوای بازیش درا ئەوەی کە کوژرا هەر کورد بوو وەکو پندێکی کوردی هەیە دەڵێت بە باو بە باران هەر لە بەفر کەم دەبێت هەر کوردی دەبێت ئەگەر بچنەوە سەر پەیوەندیەکان مامۆستا عەلی باپیر دەوترێکێک لە کێشەی سەرنەکەوتنی گفتوگۆکانی ئێوە دانوستانەکانی ئێوە لەگەڵ لایەنە کوردیەکان بە تایبەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی زۆربەی کات دانیشتەکان شەفەوی بوون ینی بە فەرمی و نووسراو نەبوون بە دیکۆمنتکراو نەبوون بۆچی دانیشتن و گفتوگەکانی ئێوە بە فەرمی نەبوو بەڵام پشوویە گۆرەگرین و دواتر وەڵامی پرسیارەکەم بەڕێزان ناوبڕێکی کورت و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان